بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی ئەم کاتتان باش دیسانەوە بە ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە ئەڵلقەکانی گزین هاتوونەتە خزمەتتان هیوادارین تا کۆتایی بەرنامە وەک هەمیشە هاوڕێمان بن. بەپێی هەواڵێکە لە ڕۆژانی ڕابردوو بڵاو کرایەوە محەممەد ڕۆزا فەراهانی جێگری خوێندکاری و کەلتوری وزارەتی بێهداشت دەرمان و پەروەردەی پزیشکی لە کۆنفرانسێکدا لە تاران ڕاگەیاندووە ڕێژەی خوێندکارانێک کە لەم ساڵانەی دوایی تووشی نەخۆشی خەمۆکێ بوون و هەروەها ڕێژەی خۆکوژیەکانی سەرچاوەگرتوو لە نەخۆشی خەمۆکێ لە نێو خوێندکاراندا ڕوو لە زیاد بوونە. فەراهانی لەو پرێس کۆنفرانسەدا کە بە بۆنەی حوتوی خابگاکانی خوێندکاران لە ئێران بەڕێوەچووتی خابگاکانی خوێندکاران دۆخێکی لەباری نییە و جێگیربوونی خوێندکاران لەو خابگانە زیان لە ڕۆح و جەستەی خوێندکاران دەگەێنێت. محەممەد ڕۆزا فەراهانی لە درێژەدا دەڵێت لە ڕوانگەی دادپەروەری کۆمەڵایەتی کە لە یاسای بنەڕەتی خودی ڕژیمی ئیسلامیشدا ئاماژەی پێدراوە دەبێت سەرنج بدرێتە بژێوی خوێندکاران دۆخی بژێوی خوێندکاران لەوانە لە خابگاکان خواردن و باقی خاڵەکانی دیکە کە بەداخەوە لە دۆخێکی گونجاودا نی. هەر لەو پەیوەندیدا دکتۆر عەلی مونتەزەری کارناسی تەندروستی گشتی و سەرۆکی توێژینەکانی زانستی تەندروستی لە دیمانەیەکدا لەگەڵ هەواڵنێری خوێندکارانی ئێران ئیسنا ئاماژەی داوەکە خەمۆکێ سەیەمین کێشەی تەندروستی لە ئێران و 20% کۆمەلگای ئێران تووشی نەخۆشی خەمۆکێن. دکتۆر مونتەزەری زۆرێک لە کێشە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە ئێران بە ڕێگە خۆشکەر دەزانێت بۆ گەشەسەندنی خەمۆکێ لە ئێران. بە وتەی ناوبراو بەپێی لێکۆڵینەوەیە کە تیمی توێژینەوەکانی ئەو ئەنجامیان داوە جێبەجێنەبوونی یاسا هەست بە بێعەداڵەتی و بوونی نایەکسانیە جۆرا و جۆرەکان لە کۆمەلگا لەوانە نایەکسانی جنسیەتی نەتەوەیی و چینایەتی لە هۆکارە سەرەکیەکانی هەڵکشانی ڕێژەی توشبوون بە نەخۆشی خەمۆکی لە کۆمەلگای ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدان. ئەم هەواڵە لە کاتێکدا بڵاو بووەتەوە کە هەڵکشانی ڕێژەی خەسارە کۆمەڵایەتیەکان لە ساڵانی ڕابردوو هاوکات لەگەڵ هەواڵی خانەنشینبوونی نزیک بە 6 میلیۆن خوێندەواری زانستگاکانی ئێران بڵاو بووەتەوە. کوورش پەرەند جێگری وەزیری کاری ڕژیمی ئیسلامی وتوویەتی کە لە ئێستادا 10 میلیۆن و 200 هزار خوێندکار و خوێندەوار لە ئێران هەن کە 5 میلیۆن و 700 هزار لەوانە غیرە چالاکن و هیچ ڕۆڵێکیان لە بەرهەمهێنان و چرخەیکار لە ئێراندا نییە. هەروەها نزیک بە 4 میلیۆن و نیو خوێندکار لە ساڵانی داهاتوودا زانستگا تەواو دەکەن و پەیوەست دەبن بە خێڵی بێکارانی ئێران. بە لە بەرچاوگرتنی هەموو ئەم ڕاستیەتاڵانە تەوەری ئەم جارەی بەرنامەی گزینگمان تەرخان کردووە بۆ قسە و باسێک سەبارەت بە پەرەسەندنی نەخۆشی خەمۆکێ لە نێو خوێندکاران و کاریگەری لەسەر داهاتووی خوێندکاران و کۆمەلگا. هەر بەم بۆنەوە داوامان کردووە لە بەڕێز دکتۆر ناسر سیمایی پسپۆر لە بواری ڕوانشناسی و داوامان لە بەڕێزیان کردووە لەم بابەتەوە زۆرتر بۆمان بدوێت. بەڵام سەرەتا وەکو نەریتی هەمیشەی بەرنامەکە چەند هەواڵێکی خوێندکاری دەبینین و دەگەڕێنەوە لاتە. بەیاننامەی کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی پێیابنووری مەریوان بە بۆنەی هێرشکردنەکەی پەکەکە بۆ سەر خەباتکارانی حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان لەم هەلومەرجەی کە لەم چەند ساڵەی دواییدا لە کوردستان و بەگشتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناویندا پێکاتووە و ئەو گۆڕانانەی کە دەبینجێ و پێشبینی دەکرێت دۆخی کورد بەرەو گۆڕانی جددی بێت و لە قۆناغگەلی هەستیاردایە. بۆیە ماڵی کورد لە هەر چوار بەشە گەورەکەی کوردستان زۆرتر پێویستی بە یەکڕیزی و تەعاملی لایەنەکان پێکەوە هەیە. ڕۆژهەڵاتی کوردستان لەم چەند ساڵەدا لە بەراورد لەگەڵ پارچەکانی دیکە تا ڕادەیەک خۆی لە بێدەنگیدا ڕاگرتووە. بۆیە حیزبە ڕۆژهەڵاتیەکانی کوردستان لەم دۆخەدا بە پێویستیان زانی بە شێوەیەکی جددیتر بکەونە هەوڵی دەستپێکردنەوەی چالاکیەکانیان بۆ پشتیوانی لە مافەڕەوەکانی گەلی کورد بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەروەها لەم ماوەیەشدا خۆیان لە هەر جۆرە دەستێوەردانێکی نابەجێ لە چالاکی حیزبەکانی پارچەکانی دیکەی کوردستان پاراستووە. بەڵام ئەو ڕووداوەی کە گەریلاکانی پێکەکە بە شەهیدکردنی یەک پێشمەرگەی ئەندامی یەکێک لە حیزبە ڕۆژهەڵاتیەکان و دژوێساندنەوە بەرامبەر بە خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان و هەڵگەرساندنەوەی دیسانەوەی براکوژی و خۆکوژی خوڵقاندیان دژ بە بەرژەوەندیەکانی گەلی کورد بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانە. بۆیە ئێمە وەک خوێندکارانی زانکۆی پەیامنووری مەریوان لە ئاوەها هەلومەرجێکدا ئەو کارەی پێکاکە مەحکوم دەکەین. ئەو کارە قیزەونە لە بەرچاوی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵگری هیچ جۆرە پاساوێک نییە و دواتر دەبێت پێکاکە وەڵامدەری گەل و مێژوو بێت. هەروەها لە خوشک و براکانمان لە ناو ڕیزەکانی گەریلا داواکارین
دەست نەدەنا ئەو کارەساتە مێژوویە و خۆ ببوێرن و هاندەری خوشک و برا پێشمەرگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بن بۆ گەیشتن بە ئاواتەکانی گەلی کورد. بەڕێوەچوونی کۆڕی ڕەخنە و شیکاری بەرهەمەکانی شێرکۆ بێکەس لە زانکۆی کوردستان بە پێو هەواڵانەی بڵاوکراونەتەوە بە هەوڵ و هیمەتی چالاکانی خوێندکاری کوردی زانستگای کوردستان لە سنا ڕۆژی دووشەممە 28 گوڵانی 1994 هەتاوی کۆڕێکی ئەدەبی تایبەت بە ڕەخنە و شیکاری بەرهەمەکانی مامۆستا شێرکۆ بێکەس لە زانستگای کوردستان و بە ئامادەبوونی نزیک بە 500 خوێندکار بەڕێوەچوو. ئەو کۆڕە ئەدەبیا لەلایەن بنکەی فەرهەنگی و ئەدەبی نالی و لە ژێر ناوی کۆڕی ڕەخنە و شیکاری بەرهەمەکانی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس و بە ئامادەبوون و وتاربێژی دکتۆر بەختیار سەجادی، دکتۆر مەسعود بینەندە و دکتۆر ڕەهبەر مەحموودزاد بەڕێوەچوو. ئەو کۆڕە ئەدەبیا کاتژمێر 4 خولەکی دوانیوەڕۆی ڕۆژی دووشەممە و بە ئامادەبوونی زۆرتر لە 500 خوێندکاری زانستگای کوردستان و لە هۆڵی مەولەوی زانستگای کوردستان بەرپاکرا بوو. جێگەی ئاماژەیە هەندێک لە میوانانی بانگێشتکرا و خوێندکارانێک کە کارتی داوەتیشیان پێبوو لەلایەن حراسەتی زانستگای کوردستانەوە ڕێگریان لێکرا بۆ چوونە ژوورەوە بۆ ناوهۆڵەکە و بەشێکیان پاش 1 کاتژمێر ئیزنی بەشداربوون لە کۆڕەکەیان پێدرا. راپۆرتێک سەبارەت بە چالاکی خوێندکارانی کوردی زانستگاکانی تاران بە پێی ئەو هەواڵانەی بڵاوکراونەتەوە ڕۆژی دووشەممە 28 گوڵان لە درێژەی کار و چالاکی خوێندکارانی کوردی زانستگاکانی تاران کۆڕێک لە ژێر ناوی گەشەسەندنی زاگرس و ئاسۆی داهاتوو لە زانستگای تاران و بە هاوکاری ناوەندی ئەندێشە کە یەکێک لە دامەزراوە خوێندکاریە چالاکەکانی خوێندکارانی کوردی زانستگاکانی تاران بەژماردێت بەڕێوەچوو. جێگەی ئاماژەیە فەرشاد ئەمینی یەکێک لە چالاکانی خوێندکاری کوردی زانستگای تاران و حاسڵ داسا نوێنەری پێشووی مەجلس لە نوێنەرایەتی کوردەکانی دانیشتووی تارانەوە قسە و باسێکیان سەبارەت بە گەشە نەسەندووی لە کوردستانی ڕۆژهەڵات لەو کۆڕەدا پێشکەش کرد. هەروەها لە درێژەی کار و چالاکیەکانی خوێندکارانی کوردی زانستگاکانی تاران ڕۆژی سێشەممە 29 گوڵانی 2715 کوردی لە زانکۆی تاران ڕێوڕسمێ لە ژێر ناوی دانیشتنی تایبەتی پرسیار و وەڵامدانەوەی بەرپرسانی گۆڤارەکانی زانکۆی تاران لەگەڵ جێگری فەرهەنگی زانکۆ بەڕێوەچوو. لەلایەن گۆڤاری کوردی ڕۆژەوە فەرشاد ئەمینی، نادر کەسرایی و پویا فەتحی بەشداری ڕێوڕسمەکە بوون و نادر کەسرایی وەک بەرپرسی گۆڤارەکە وتاری پێشکەش کرد و چەند داواکاری بۆ باشترکردنی بڵاوۆکەکانی زانکۆی تاران پێشکەش کرد. چاپ و بڵاوکردنەوەی دوو گۆڤاری خوێندکاری لە زانستگای کوردستان بە پێی هەواڵانەی کە بڵاوکراونەتەوە لە درێژەی کار و چالاکی خوێندکارانی کورد لە زانستگاکانی ئێران و کوردستان کۆمەڵێک لە چالاکانی خوێندکاری کوردی زانستگای کوردستان لە شاری سنا ژمارەی سێهەمی گۆڤارێکی خوێندکاریان بە زاراوەی هەورامی و لە ژێر ناوی وانیار لە ماوەی ڕۆژانی دووشەممە و سێشەممە 21 و 22 گوڵانی ئەمساڵدا لە زانکۆی کوردستان بڵاو کردوێتەوە. هەر لەو پەیوەندیەدا کۆمەڵێکی تر لە چالاکانی خوێندکاری زانستگای کوردستان ژمارەی 15 گۆڤارێکی تری خوێندکاریان لە ژێر ناوی خۆرهەڵات لە زانکۆی کوردستاندا بڵاو کردوێتەوە. جێگەی ئاماژەیە 3 گۆڤاری خوێندکاری وانیار، خۆرهەڵات و هەنگاو لە زمرەی گۆڤارە خوێندکاریەکانن کە لەلایەن خوێندکارانی کوردی زانستگای کوردستاندا لەم ماوەیەدا هەر کامە 3 تا 15 ژمارەیان لێ بڵاو کراوەتەوە. بە پێی دوایین هەواڵەکان لە ماوەی ڕۆژانی داهاتووشدا گۆڤاری خوێندکاری ڕۆژ لەلایەن خوێندکارانی کوردی زانستگای تاران چاپ و بڵاو دەبێتەوە. پەرەسەندنی نەخۆشی خەمۆکی لە نێو خوێندکارانی ئێران کاربەدەستێکی وەزارەتی بێهداشت ڕایدەگەیەنێت کە نەخۆشی خەمۆکی و ڕێژەی خۆکوژیەکانی سەرچاوەگرتوو لەو نەخۆشیە لە نێو خوێندکارانی ئێران پەرەی سەندووە. توێژەرێکیش کێشەکانی وەک نایەکسانی و بێعەداڵەتی لە ئێران بە هۆکاری پەرەسەندنی خەمۆکی دەزانێت.
بە پێی هەواڵەکان محەممەد ڕەزا فەراهانی جێگری خوێندکاری و فەرهەنگی وەزارەتی بێهداشت دەرمان و ئاموزشی پزیشکی ڕۆژی یەکشەممە 27 گوڵان لە پرس کۆنفرانسێکدا لە تالان ڕایگەیاند. ڕێژەی خوێندکارانێک کە لەم ساڵانەی دوایی تووشی خەمۆکی بوون و هەروەها ڕێژەی خۆکوژیەکانی سەرچاوەگرتو لەو نەخۆشیە ڕوو لە زیاد بوونە. فەراهانی لەو پرس کۆنفرانسە کە بە بۆنەی حوتوی خابگاکانی خوێندکاران لە ئێران بەڕێوە دەچووتی خابگاکانی خوێندکاران دۆخێکی لەباری نییە و جێگیربوونی خوێندکاران لەو خابگایانە زیان لە ڕۆح و جەستەیان دەدات. محەممەد ڕەزا فەراهانی لە درێژەدا دەڵێت لە ڕوانگەی عەداڵەتی کۆمەڵایەتی کە لە یاسای بنەڕەتیشدا ئاماژەی پێدراوە دەبێت سەرنج بدرێتە بژێوی خوێندکاران، دۆخی بژێوی خوێندکاران لەوانە خابگاکان، خواردن و باقی خاڵەکانی دیکە کە بەداخەوە لە دۆخێکی گونجاودا نین. هەر لەم پەیوەندیەدا دکتۆر عەلی مونتەزری کارناسی تەندروستی گشتی و سەرۆکی توێژینەوەکانی زانستی تەندروستی لە دیمانەیەک لەگەڵ ماڵپەڕی ئیسنا ئاماژەی داوە کە خەمۆکی سێیەمین کێشەی تەندروستی لە ئێرانە و 20% کۆمەلگای ئێران تووشی نەخۆشی خەمۆکین. دکتۆر مونتەزری زۆرێک لە کێشە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە ئێران با ڕێخۆشکەر دەزانێت بۆ گەشەسەندنی خەمۆکی لە ئێران. بەوتەی ناوبراو بەپێی لێکۆڵینەوەیە کە تیمی توێژینەوەکانی ئەو ئەنجامیان داوە جێبەجێنەبوونی یاسا، هەست بە بێعەداڵەتی و بوونی نایەکسانیە جۆرە و جۆرەکان لە کۆمەلگا وەکو نایەکسانی جنسیەتی، چینایەتی، نەتەوەیی و ڕەگەزی لە هۆکارە سەرەکیەکانی بوونی خەمۆکی و پەرەسەندنیەتی. بێکاربوونی نزیک بە 6 ملیۆن کەس لە دەرچوانی زانستگا لە ئێران. نزیک بە 6 ملیۆن کەس لە دەرچوانی زانستگا لە ئێران بێکارن. بە پێی هەواڵی دوێچێ ڤێڵا، کۆرۆش پەرەند جێگری وەزیری تەعاون کار و ئاسایش ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 27 گوڵان سەبارەت بە بارودۆخی ئاماری بێکاری لە نێوان دەرچوانی زانستگا ڕایگەیاندووە. ئێستاکە 10 ملیۆن و 200,000 خوێندکار و دەرچووی خوێندنی زانستگا لە ئێراندا بوونیان هەیە کە 5 ملیۆن و 700,000 کەسیان بێکارن و هیچ کاریگەریەکیان لە بەرهەمهێنان و گەشەدانی ئابووری نییە. بە پێی وتەکانی ناوبراو بەم زوانە نزیکەی 4 ملیۆن خوێندکاری دیکەش خوێندنی زانستگا تەواو دەکەن و مەترسی زیاتربوونی ئەو خوێندکارانەش بە ڕێژەی خوێندکارانی بێکاری دیکە هەیە. ئەوە لە کاتێکدایە کە پێشووتر ناوبراو لە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 23 گوڵان لە شاری کورد ڕایگەیاندبوو. نرخی بێکاری دەرچوانی خوێندنی زانستگا زیاتر لە نێوەنجی نرخی بێکاری گشتیە و ئەو ڕێژەیە دەگاتە 9.8%. ناوبراو لە درێژەدا ڕایگەیاندووە ڕێژەی ژنانی دەرچووی خوێندنی زانستگا 31.3% و ئەو ئامارە لە نێوان پیاوانی دەرچووی خوێندن دەگاتە 9.12% و ئەوە بەو مانایەیە کە بێکاری لە نێوان ژنانی خوێندەوە لە ئێران 2 بەرابەر و نیوی پیاوانی خوێندەوارە. کچە خوێندکارێکی کورد پێشمردنی چەند پارچە لە جەستەی بە کەسانی نەخۆش بەخشی. ئەندامی جەستەی ئەو کچە خوێندکارە بە 5 کەسی نەخۆش بەخشرا. نگار حەقنەزیر کچە خوێندکاری تەمەن 22 ساڵ خەڵکی شاری ئاسماناوای سەر بە پارێزگای ئیلام بە بەخشینی 4 پارچە لە لەشی ژیانی دووبارەی بە 5 کەس بەخشیوە. نگار حەقنەزیر کە تووشی نەخۆشی جەڵدەی مێشک بوو پێشتر کارتی بەخشینی ئەندامانی جەستەی وەرگرت بوو. خوازیاری بەخشینی پارچەکانی جەستەی پاش مەرگی ببوو. وەڵام نەدانەوەی بەرپرسانی نەخۆشخانەی تەوحیدی سنا بە بنەماڵەی دڵنیا ڕەحیمی. هیچ ئۆرگان و ناوەندێک تا ئێستا وەڵام دەرەوەی بنەماڵەی کچە خوێندکاری کورد دڵنیا ڕەحیمی کە بەهۆی کەمتەرخەمی و هەڵەی پزیشکی گیانی لەدەستدا نەبوونا. دڵنیا ڕەحیمی تەمەن 25 ساڵ پاش عملکردنی لوتی لە نەخۆشخانەی تەوحیدی شاری سنا بەهۆی کەمتەرخەمی و هەڵەی پزیشکانی گیانی لەدەستدا و تا ئێستاش هیچ یەک لە ناوەندەکانی بێهداشتی و قەزایی پارێزگای سنا وەڵام دەرەوەی گیان لەدەستدانی ئەو کچە خوێندکاران نەبوون. پێشتر ڕاگەیەندرا بوو کە پزیشکان پێش ئەنجامی عەمەڵ ئێکۆیان لێ نەگرتووە و لە کاتی نەشتەرگەری لوتی ناوبراو دەماری ناوەوەی لوتیان نەبەستووە و ئەوەش بووەتەوەی ئەوەی کە خوێن بگەڕێتەوە بۆ ناو مێشک و بەهۆی ئەوەی کە ئەو نەشتەرگەریە ڕۆژی پێنجشەممە ئەنجام دراوە و
ڕۆژانی هەینی و شەممە پزیشکان سەردانی ناوبراویان نەکردووە بۆتە هۆی ئەوەی کە ناوبراو گیانی لەدەست بدات. بنەماڵەی دڵنیا ڕەحیمی هەڵە و کەمتەرخەمی دوو لە پزیشکانی نەخۆشخانەی تەوحیدی شاری سنە بە هۆکاری گیان لە دەستدانی کچەکەیان دەزانن. دڵنیا ڕەحیمی خوێندکاری قۆناغی کارناسی باڵای زانستگای کوردستانی سنە بووە. ناڕەزایەتی دەربڕینی خوێندکارانی زانستگای ڕازی کرماشان. خوێندکارانی زانستگای ڕازی کرماشان ڕۆژی سێشەممە ناڕەزایەتی خۆیان بە دۆخی نالەباری زانستگا دەربڕی. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 29 گوڵان خوێندکارانی زانستگای ڕازی کرماشان لە ناڕەزایەتی بە کەمبوون و خراپی بواری سیستمی هاتوچووی زانستگا لە حەوشەی ئەو زانستگایە کۆبوونەوەی ناڕەزایەتیان وەڕێخست. پرسیاری یەکەمان لە میوانی بەڕێزی بەرنامە ئەمەیە کە بەڕای ئێوە هۆکاری سەرەکی پەرەسەندنی خەمۆکی لە نێو خوێندکارانی ئێران و کوردستاندا چییە؟ ئایا هەڵاواردنی جنسیەتی، نەتەوەیی و چینایەتی کاریگەریان هەیە لە پەرەسەندنی ئەو دیاردە کۆمەڵایەتیە؟ بەڵێ بەڕاستی لە دوانێکی کورتە دەستنیشانکردنی هۆکاری سەرەکی زۆر ئەسڵ ژوارە، ئەویش لە کۆمەڵگەیەکە کە ئاماری ڕاستەقینە، ئامار و ئەحسای ڕاستیێژانە، ئامار و ئەحسای ساڵانە و دقیق و ورد تقریبەن لە هیچ ڕێکخرا و لە هیچ دامەزراوێکی کۆمیشان نییە. بەڵام هەروەکە ئاماژەتان کرد ئەگەری زۆرەکە هۆکارێکی سەرەکی ئەوها فێر لقی بۆ دەستنیشانکەین کە هەڵاواردنی نەتەوەیی و چینایەتی کۆمەڵایەتی ڕەنگە لە هەمویان گرنگتر بێت. هەروەکە بینین لە وڵاتانی وەکو یۆنانە ڕێژەی خەڵکی و خۆکوژیشت لەگەڵ ڕێژەی هەڵاوسان لەگەڵ نرخی تەوەڕۆمشتا بەرزونزمە بێتەوە. ئەتوانین بڵێن کە چینایەتی بوونی ئابووری چینایەتیەکی ئەویش نائیلمی و زۆر وحشیانە کە دەرامەت لە بینی تەبەقاتی کۆمەڵگە لە بینی چینەکانە زۆر بە نایەکسانی بە تەبعیض و دابەشەوێت. مەجموعەی لەوانە ئەتوانن پاشخانی سەرەکی هۆکارەکان بن، هەرچەندە لە بیرمان نەچێت کە بەڕای من چونکە خوێندنی خۆشم لە بواری ڕەوشتەدریس و لە بواری ڕەوانشناسیایە ئەتوانم هەرستان کەم کە دواکەوتوی پەروەردەیی دواکەوتوی تەربیەتی یعنی هەبوونی بەرنامەیەکی سەمکارانە نازانستی بەگشتی لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاوە کە دابەشەکرێ بۆ دەستگاکانی سەر بۆ وەزارەتانە و هەروەها کە ئەلبەتە ئەمە خەتای ئوستاد و معلمی تێدا نییە، خەتای نووسەری حتا کتێبی دەرسیشی تیا نییە، بەڵکو مەجموعەیە بۆچوونی سیاسی و ئیجتیماعی غەڵەتە کە لەو ڕێگانەوە بنەمای پەروەردە سست دەکات. یعنی منداڵێکە لە 17 ساڵە لە 22 ساڵ 25 ساڵە تووشی خەمۆکیەوێ ئەوە کۆمەڵ لە هۆکارەکان لە کودەکستان بووە، لە یەک و دوو ابتدایی بووە لەو تەعارضە تەربیەتی و خێربوونە غەڵەتانی کە لە سیستەم و لە هەروەها لە سەرچاوە مەنابعی خوێندنە هەیە. پرسیاری دووەمان لە دکتۆر ناسر سیمایی ئەمە دەبێت کە ئایا سیستمی پەروەردەی ئێران بەگشتی و پەروەردە لە زانستگاکان بە تایبەتی کاریگەری هەیە لەسەر پەرەسەندنی خەمۆکێ؟ بۆ نمونە جیاکردنەوەی ڕەگەزی و نەبوونی بەرنامە بۆ دابینکردنی شغڵ و نەبوونی ئیمکانات لە خابگاکان و نەبوونی بەرنامە بۆ تەفریح و سەرگەرمی لە نێو خوێندکاران و دەستێوەردان لە ژیانی شخصی خوێندکاران تەنانەت لە شێوەی جلپۆشینەکانیان کاریگەریان هەیە لە پەرەسەندنی خەمۆکێ لە کۆمەلگا بەگشتی و لە نێو خوێندکاران بە تایبەتی؟ مجموعەیە لەوانە کە فەرمووتان لەگەڵەوەیش کە لە بیرمان نەچێت کە جاسووسی و لێکۆڵینەوە و بەگشتی استخباراتی لەسەر سیستەمی پەروەردەی ئێرانە، یعنی ئەو ڕۆڵەی کە حراست و گزینش و ئەوانە هەیەانە ئەوە کاریگەریە لەسەر مدیری مامۆستا و فەرمانبەرەکان دەهانێت، کارمەندەکانی مەدرسە و کارمەندەکانی ئامۆژپەروەردەش لەو ڕێگاوە بوازرێتەوە بۆ مناڵی خەڵکیش، چونکە هەر کام لەوانە بەردرسی بەڕێوەبردننی سەد منداڵی خەڵک لە ژینگەیەکی کاری ئەتوان بڵێن بەرن ئاوت یا سووتانی پیشەیی زۆر زۆرە لە ئامۆژپەروەردەشە، یعنی سەتا شەخصی مەعالیمەکان هەستی نوعێ لە پوچی، نوعێ لە ماندووی، نوعێ لە استرێسەکان، هەروەها ئەوە لە وتم لە ئاست مدیرانی مەدرسەکانیشا هەیە، لە ئاستی ڕانمای تعلیماتی مشرف و ئەوانیشا هەیە و کارمەندانی ئامۆژپەروەردەش بەگشتی ئەو فەزایشە
ئەتوانێت تا ڕادەیە پێکهێنەری نیشانەکانی خەمۆکیە بێت کە زیاتر لە سیستەمی پەروەردەوە دێتەوە ناو کۆمەڵگە. هەڵبەتە ئەمە تەرکیزکردنە لەسەر سیستەمی پەروەردەی من لەبیرمان نەچێتە لە بواری بەهداشت و تەندروستی شەهرەوە، یعنی کارمەندانی بیمارستانەکانیش ئەوانەیش کە گەرەکانە دڵخۆشی خەڵک بن و خزمەتێکی خەڵکەن لە کەشوهەوایەکان کە هەم نایەکسانی و تەبعیزی حقوق و دەرامەدوشتی زۆرتیایە لە بینی پەرەسار و دکتۆرەوانە. لەلایەتر و خودی بیمارستانیش فەزایەکی کە تێدا لیباس چی بکەینە بەرمان گزارشتان لە یەکترین مەسائلی گزینشی و حراسەتی مجموعەیە لەوانە ئەگەر تۆ سێ چوار دەمودەست گەورە وەکو ئەوانە لە نەزەرگیری کە کارمەندەکانی لە چ فەزایەکە ئیشەکەوانیش لەگەڵ مشتری خۆیان لەگەڵ کلایەنتیان لەگەڵ خەڵکێک ئەچێ بۆ لایەن چۆن ڕەفتارەکەن تقریبا ئەتوانم بڵێن سەرەداوێکی ئەوەی کە نەوجەوان و جوان و کە خوێندکاریشن ئەوها بڵاو بێتەوە. خانەنشینبوونی نزیک بە 6 ملیۆن خوێندەواری زانستگاکانی ئێران بە لەبەرچاوگرتنی هەزینەی بنەماڵەکان بۆ خوێندنی ڕۆڵەکانیان لە زانستگاکان دەتوانێت چ کاریگەریەکی هەبێ لەسەر بنەماڵەکانیان؟ ئایا ئەمە نابێتە هۆی پەرسەندنی بێهیوایی زۆرتر لە نێو ئەو خوێندکارانەی کە لە حاڵەتی تەواوکردنی زانستگادان هەروەها کاریگەری نەرێنی نابێ لەسەر ڕێژەی پەرسەندنی زانست لە کۆمەڵگادا؟ بەڵێ سیستمی قبول و سیستمی پێشڕەستی خوێندکاریش ئەویشە خۆی بەحث کە جۆری ئیمتحاناتی کەتبی شەفاهی، جۆری ئیمتحاناتی کۆنکور، ڕێژەی دامەزراندنیان وە کێشەیەکی تریش ئیسە دروست بوو. ئیسە لە حەقیقەتە لە ئێرانی کاکە بە نسبەت خاوەرمیانە و شەرقی دنیا شوێنێکی بە وڵاتێکی باسەواد و خوێندەوار و ڕۆشنبی ناسراوە. ئیسە خەڵکەوەی شەبینن کە بە خەرجی مەسرفێکەوە هەندێک لە منداڵیانە نێردینە دانیشگای ئازاد و دانیشگا خصوصیەکان وابینن کە پوڵەکەیش خەرج بوو و هەندێک خەتەری هاتوچ و ماشین و تەسافر ئەوانەیشی تایە و مناڵەکە شتێکی واش فێر نابێ، یعنی باری علمی نییە. بێجگەلەوە کە دوایی مەسەلەی بێکاری ئەوانەیشیان کاچنە دانیشگاوە دانیشگا 4 ساڵەکە تەواوکە لیسانس سێنن هەر ئەو مشکلاتیان هەیە. بۆ نمونە من نەزانم لە بینی ئەوانەی کە دانیشگای حقوق تەواوکەن و ئەوانەی دانیشگای پزیشکی تەواوکەن تقریبا 170یان ڕقابەتێکی کوشندە و تراژدیکیان لەسەرەوەی کە مجەوزی دەفتەری وەکاڵەت یا مجەوزی مەتەربیێتەوە ئەمە هەر لە ئێستەوە جەرگی خوێندکارانی زانکۆ ئەخوات ئەوانەی لیسانس هەر لە ئیسەوە جەرگی دانش ئاموزی دەبیرستان ئەخوات و هەر لە ئیسەوە بەردەکانی بەر ڕێگایان پێ نیشانەدا ئەو گشتە خەتەرەکە لەسەر ڕێگایانە هەیە، ئەو گشتە بربەستومانعەکە لەسەر ڕێگایانە هەیە. مەجموعەن ئەم وەزعە ئەبێتە هۆی ئەوەی کە خەمۆکی ئەفسردگی لەناو کۆمەڵگای پەروەردەیی ئێرانە بە هەموو فەرمانبەر و خوێندکار و ئەمانەوە و تا ڕادێک ئاگوازرێتەوە بۆ دایک و باوکەکانیش ڕەنگێکی تۆختری بێ، نیشانەکانی قورستر بن. من حتا نمونە پێ بڵێم کە لە مەدرسەی تیزهوشانی زۆر لە ئوستانەکانە لە مەدرسەی تیزهوشان خۆکوژیمان بووە و من نمونەکەم کە بۆ شەرکردن بۆ یەکێ لە هاوکارانی ڕەوانشناس پێم وتم دانش ئاموزێکە لە مەدرسەی عادیە معدڵی مەسەلەن 9.5 و ئەوانە بوو یەکەمیش بوو معدڵەکەی خۆی ئیساعەتە مەدرسەی تیزهوشان 9.5 بەڵام 8ەم و 9ەمی کلاسی خۆیانە و 20می خوێندنگاکەیە ئەوەکە تووشی خەمۆکیە وێ ڕەوانشناس و کەسێکی وردی وایشمان نییە کە ڕاهنمایی کات و دڵخۆشی بسات خودی دایک و باوک ئەوە خەستەن لەمە اقتصادی فەرهەنگیکە لە ئێرانە هەیە لە مەسەلەی ماوەوارە و لیباسەوە بیگرە هەتا شتەکانی تر کە ئەوانیش زۆر پێراناگەن ئاگەیان لە هەموو وەزعی مناڵەکەی خۆیان دەبێت مناڵەکە تیزهوشە و تەواو ئیتر ڕێگای کراوەیە و با بڕوا دەستی خۆی لە حاڵەکان لە مەدرسەی تیزهوشانی بەعزێ مەرکەزیستانە ئێمە ساڵی وا بووە سێ چوار خۆکوژیمانە بووە گشتیش بە نیشانەی خەمۆکیوە وە لە دانیشگاکان هەروە وازهێنان خۆکوژی خەڵهاتن ئەوانە هەمووی ئەبینێت. زۆر سپاس بۆ میوانی بەڕێزی بەرنامە و هەروەها بۆ ئێوەی بینەر و بیسەری بەرنامەی گزینگ. خۆشەویستان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەکەمان. هیوادارم کە جێگای ڕەزامەندیتان بوو بێت. ئێوە بەڕێز دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جمێلی بەرنامەوە پەیوەندیمان پێوە بگرن و ئێمە لە ڕاو بۆچوونەکانی خۆتان ئاگادار بکەنەوە تا بەرنامەیەکی دیکە و کاتێکی دیکە هەر بژین بە شادی و خۆشی و ماڵاوە.